قۆناغی سێمی ئەنفال یان قۆناغی وێرانکردنی گەرمیان بەهۆی زۆری قوربانیەکانەوە ئەنفالی ڕەشی پێدەوترێت. پرۆسەی ئەنفال بە 8 قۆناغ جێبەجێ کراوە، بەڵام گەورەترین و ترسناکترین قۆناغی پرۆسەکە قۆناغی سێ بوو کە زۆرترین هاوڵاتی کوردی تیا ئەنفال کرا. قۆناغی سێمی ئەنفالیان ئەنفالی سێ لە 7 نیسانی 1970 دەستی پێکرد کە 20 نیسانی هەمان ساڵی خایەند کە ڕاستەوخۆ لەلایەن عەلی حەسەن مەجید سەرپەرشتی دەکرا کە ناوبراو ئامۆزای سەدام حوسێن و لەو کاتەدا بەرپرسی ڕەخستنەکانی حیزبی بەعز بوو لە باکووری عێراق. قۆناغی سێمی ئەنفال قەزاکانی کەلار و کفری و چەمچەماڵ و دووس خوڕمات و هەروە ناحەکانی قادرکەرەم و لەیلان و تیلەکە و پێباز و سەنگا و تەکیە و باوەنور و جەبارە و سەرقەڵاو دەگەڵ بەشێک لە ناوچەی ئاغجەلەری گرتەوە. ئەم قۆناغە زیانێکی زۆری گیانی و ماڵی بە دانیشتوانی ناوچەکە گەیاند کە نزیکەی 500 گوندی گرتەوە. پرۆسەی ئەنفال لە 14 نیسانی 1970 گەیشتە لوتکە و تەنها لەو ڕۆژەدا بەپێی خەمڵاندنی کۆمیتەی بەرگریکردن لە مافی قوربانیانی ئەنفال ڕژێمی بەعز نزیکەی 20,000 لە ژن و پیا و پیر و پەکەوتەی لە هەردوو گوندی پڵەجۆ و ملە سوورە کۆ کردەوە. دواتر بە ئیڤای سەربازی و تراکتۆری گوندنشینەکان ڕەوانەی قەڵا سەربازیەکەی ناحیەی قۆرەتوو کران و پاشانیش بێسەر و شوێن کران. هەراوە ژوای کرد کە ڕۆژی 4 بکرێتە ساڵ ڕۆژی یادکردنەوەی تاوانی ئەنفال. ئەنجامدانی قۆناغی سێمی شاڵاوەکانی ئەنفال لە سنووری گەرمیان هاوکات بوو لەگەڵ ڕاگواستنی پارێزگای کەرکووک کە بە شێوەیەکی چڕ لەو کاتەدا دەستی پێکردبوو لەلایەن ڕژێمی بەعسەوە. قۆناغی سێمی ئەنفال لە ڕۆژی 24 1970 کۆتایی هاتوو، یەک گوند لە گەرمیاندا بە پێوە نەما و ڕوخێنران. خەڵکەکەشی بە زۆری لە ناحیەی قادرکەرەم کۆکرانەوە و دواتر ڕەوانەی ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کران و زۆرینەیان خرانە گۆڕا بە کۆمەڵەکانەوە. قۆناغی سێمی ئەنفال بە یەکێک لە سەختترین پەلامارەکانی ئەنفال دادەنرێ. زۆرترین خەڵکی تیا بێسەر و شوێن کرا و کۆمەڵکوش کران. لە ڕووی جوگرافیشەوە فراوانترین زەوی بەرکەوتووە و زۆرترین گوندی تیادا ڕوخێنراوە. لە ڕووی سەروەت و سامانیش زۆرترین سەروەت و سامانی هاوڵاتیان بەتاڵان بران. لە باڵگەنامەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراقدا بە فەرمی ئەوە سەلمێنراوە کە لە قۆناغی سێمی ئەنفالدا لە سنووری گەرمیان تاوانی جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگ ئەنجام دراوە.